من زیاتر قسە دەکەم لە بەغداوە لە ڕێگەی سکایپەوە بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان جەزایری شارەزای سیاسی لەگەڵم دەبێت زیاتر پرسیارەکان مەراسی بەڕێزیان دەکەم. بەڕێز عەبدوڕەحمان ئەم کاتت باش یادی 102 ساڵەی دامەزراندنی سوپای عێراق لەلایەن حکوومەتی عێراقەوە دەکرێتەوە و سەرکردە سیاسیەکانی عێراق ئاماژە بە ڕۆڵ و کاریگەری سوپا لە شەڕە درێژخایەنەکان و بەرگریکردن لە خاکی عێراق دەکەن. ئایا سوپای عێراق ئەم ڕۆڵەی بینیوە توانیوێتی ئەو ئەرکە جێبەجێ بکات؟ دەوری چی بووە؟ بسم الله الرحمن بەناوی خدای گەورە و میهرەبان. سڵاوێکی تایبەت بۆ کەناڵە بەڕێزەکەتان و بۆ بینەرە بەڕێزەکانتان. ئێمە ئەمڕۆ پیرۆزبایی لە گەلی عێراق دەکەین بە بوونی سەرکەوتنەکانی سوپای عێراق لە ڕابردوودا. دواتریش لە ساڵی 2003ەوە سوپای ئەمریکا و هێزی هاوپەیمانان بڕیاریاندا لە سەردەمی بریمەر بۆ جیاکردنەوەی سوپای عێراق. ئەمەش کاریگەری زۆری لەسەر سوپا هەبوو بۆ ئەو لە ئاستی توانەکەی کەم کردەوە لە پارێزگاریکردن لە خاکی عێراق تا ئێستا لە 73 بشەڕ بەشداری کردووە سوپای عێراق، چ لە شەڕی ئیسرائیل یاخۆت جەنگەکانی دیکەی عربی ئەو جەنگانەی ڕوبەڕووی وڵاتانی عربی و سوپای عێراق بوونەتەوە. لەوانە جەنگی عێراق و ئێران لە هەمویان بەشدار بووینە. هەروەها شەڕی کوێیت، ئەوانە هەمویان بە سەرکەوتنی سوپای عێراق تەواو بوون. پێنجەم وڵاتیش بووە لە سەرئاستی وڵاتانی جیهان لە ڕووی سوپاوە. باشە، باس لەوە دەکرێت ئەو شەڕانەی کە عێراق تێیدا بەشداری کردووە بەڕێزت ئاماژەت بە چەند دانە لەو شەڕانە کرد وەکو شەڕی ئێران و عێراق و بەشداریکردنی لە شەڕی کوێیت، بەڵام هەمویان بە زیانی عێراق شکاونەتەوە. ئێستاش قەرزەداراییەکانی کوێیت لە شەڕی کوێیت تا لەسەر عێراق ماوە تازە تەواو بووە و هەروەها کۆمەڵێک بڕیاری دیکە بەسەر عێراقدا لە دوای ئەوە هات کە بۆ هۆکاری ڕوخانی حکوومەتەکەی سەدام حوسێن و کۆمەڵێک بابەتی دیکە کە سوپا بە سوپایەکی لاواز سوپای عێراق ناو دەبردرێت. ئایا ئەمانە دەستکەوتە؟ بڕوای من بڕیاری نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە گەمارۆدانی عێراق لە سەردەمی ڕژێمی دیکتاتۆری بەهۆی کۆنتڕۆل داگیرکردنی خاکی کوێیت، ئەمە بڕیارێکی نێودەوڵەتی بوو، ئەوە هیچ پەیوەندی بە توانەکانی سوپای عێراقەوە نەبوو. بەڵام دەتوانین بڵێن کە سوپای عێراق یعنی سوپای عێراق توانیویەتی سەرکەوتوو بێت و هەروەها لە ماوەی 4 ساڵی شەڕی داعشدا توانیویەتی سەرکەوتوو بێت. چەندی سەرکەوتنی تۆمار کردووە لە وەزارەتی لەگەڵ حەشدی شەعبی و لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هەموو توانیویانە. ئێمە چۆن دەکرێت پرسی گەمارۆ ئابۆریەکان بە توانای سوپاوە ببەستینەوە؟ ئەمە دوشتی جیاوازن. ئەوە بەهۆی هێرشی عێراق بووە بۆ سەر بڕیاری ڕژێمی پێشوو بووە بۆ هەڵکوتانە سەر وڵاتی کوێیت. بۆیە ئەو بڕیاری نەتەوە یەکگرتووەکان بوو، بڕیاری عێراق نەبوو. ئەو بڕیارەی لە ساڵ 2003ەوە دەرکرا بۆ پەراوێزخستنی سوپای عێراق لەلایەن بریمەرەوە، بڕیارێکی هاڵا بوو. دواتر دوای دەستوری عێراقی کە بەدەستی عێراقیەکاندا ڕێژرایەوە دووبارە سەر لە نوێ سوپای عێراق کەوتەوە سەر پێ و توانی سەرکەوتنی زۆریش دوای دامەزراندنیەوە دوای سەر لە نوێ داڕشتنەوەی تۆمار بکات. باشە، ئەوەی کە چاودێران باس لە دامەزراندنی سوپای عێراقەکان دەڵێن کە هەر لە سەرەتاوە بە مەرامی پاراستنی دەسەڵاتی سیاسی بەکارهێنراوە لە کاتێکدا بە پێچەوانەی دەستوری هەمیشەی عێراق بووە کە نابێت سوپا بۆ بەشداریکردن لە ململانی ناوخۆیەکان بەکار بهێنرێت، بۆ نمونە ئەو هێرشانەی کە بۆ سەر خاکی کوردستان کردوویەتی. ئایا سوپای عێراق بۆ پاراستنی دەسەڵاتی سیاسی و ململانەی ناوخۆیی بەکار هاتووە؟
على ما اعتقد ببڕوای من دوای ساڵی 2023 بەڕێزم ئێمە لە بابەتی داعش و سیستەمی سیاسی سیستەمی سیاسی وای کردووە کە دابەشکاری لە ناو سیستەمی سەربازیشدا دروست ببێت و دەبینین بۆ نمونە وەزیری بەرگری ئەگەر لە پشکی کورد یاخۆت شیعە یاخۆتە سونە یاخۆت هەر لایەنێکی دیکە بێت ئیدارەی وەزارەتی بەرگری ئەو کات بە ئەجێندای ئەو لایەنە سیاسیە هەنگاو دەنێت کە وەزیرەکە بەشێکە لەو لایەنە بەڵام لەگەڵ ئەوەشدا سوپای عێراق و سەربازی عێراقی ئێمە شتێکمان هەیە کە سوپای تێدا کۆکراوەتەوە لە هەموو پێکهاتەکان و هەموو ئاین و ئاینزاکان و نەتەوە جیاوازەکانی عێراقی تێدایە و سوپای عێراق ناتوانێت هەموو پێکهاتەکانی سوپای عێراق لە گەلی عێراقن و سەربەگەلی عێراقن و فەرمان لە یەک سەرچاوە وەردەگرن و ئێمە هیچ ئەجندایەکی دەرەکیشمان نییە بۆ ئەوەی دەستوەردان بکات تەنانەت داعش نەبێت کە لە دەرەوە بۆمان هاوڕێ زۆر باشە بەڕێز جەزایری با باسی ئێستا بکەین ململانێکی تونند لە نێو ماڵی شیعەکاندا هەبووە تا پێکەنانی حکوومەت و ئێستاشەر بەردەوامە لە ساڵیادی دامەزراندنی سوپای عێراق هەرەمڕۆ سەدر تویتێکی کردووە دەڵێ نابێت هیچ دەنگێک لە سەروی دەنگی سپاو هەبێت لە کاتێکدا ئێستاوە کۆمەڵێک میلیشیای چەکدار هەن کە لە دەرەوەی هێزی بەرگری و سوپای عێراقن و ئەم ئاڵۆزیانیان ناو عێراق دروست کردبووە ئایا ئەم پەیامەی سەدر ئاماژەیەکە بۆ کۆنتڕۆڵکردنی و هێزە چەکدارانە و ئەمە چی لێ دەخوێنرێتەوە؟ بەڕێزم ئەوەی پەیوەندی بە لێدوانەکەی مقتەدا سەدر تویتەکەی سەدرەوە هەیە کە دوای کشانەوەی ڕەوتی سەدر بە 73 کورسیەوە لە پرۆسەی سیاسی ئێمە هیچ شتێکمان نییە لە جگەلەوەی کە ئێمە دەتوانین بڵێن کە لە وەزارەتی بەرگری هیچ دیکتاتۆریەتێکی تێدا نییە و ڕاستەوخۆ سەر بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقەوەیە و وەزیری بەرگری و تەواوی فەرماندە سەربازیەکان لە ئۆپەراسیۆنە هاوبەشەکاندا بە یەکەوە کار دەکەن بەڵام ئەگەر باسی میلیشیاکان بکەین ئەوانە لەوانەیە ئەگەر ئێمە باسی میلیشیاکان بکەین ئەوە دەکرێت بڵێن کە سەر بە چەند لایەنێکی سیاسین لایەنی سیاسی لە پشتەوەن و ئەمانەن کە بوونەتە هۆی بڵاوبوونەوەی گەندەڵیش لە وڵات لە ماوەی 4 ساڵی شەڕی داعشدا ئێمە بینیمان کە سێ پارێزگای عێراق بە تەواوەتی داگیر کرد و بینیمان لە فەلوجە و لە چەند ناوچەیەکی دیکەی عێراق و لە ئەمبار و لە هەموو شوێنەکانی دیکە هەموو پێکهاتەکان بەیەکەوە بەشداریان لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنیاندا کرد بەبێ ئەوەی هیچ کەسێک ناتوانێت بە تەنها خۆی لەو سەرکەوتنانە بەس خاوەن بکات بەڵام ئێستا ئەگەر باسی مقتەدا سەدر بکەین مقتەدا سەدر ئەوە لایەنێکی سیاسیە و لە دەرەوەی سوپایە و سەبارەت بە حزبە سیاسیەکانیش ئەوانە کۆنتڕۆلی گروپە میلیشیاکانیان کردووە وەکو هەندێک بۆ نمونە هەندێک گروپی چەکداری هەن لە ڕۆژاوای ئەمبار لە بیابانەکان لە هەندێک ناوچەی دیکە بەڵام ئەوەی ئەو بەشێکیشیان لە ناوچەکانی مووسڵن ئەو دەستدرێژیانەی ئەمڕۆ دەکرێنە سەر خاکی عێراق لەلایەن ئەوانەوەیە بەڵام ئەو ئیرادەی ئێستا لە ناو خەڵکی عێراقدا هەیە و ئەو ئیرادەیە کە لەلایەن سوپای عێراقەوە هەیە ئەمە هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی بڵێن سوپای عێراق بەهێزە هەروەها دوو ڕێکەوتنیش هەیە بۆ پڕچەکردنی عێراق ئەو دوو ڕێکەوتنە بووەتە هۆی ئەوەی کە
سپای عێراق بتوانێت خۆی لەسەر پێی خۆی بگرێتەوە و بەبێ جیاوازی هەموو پێکاتەنەتەوەی ئاینی و ئایزەکان. حەیدەرەبادی لە دوای شەڕی داعش لە کاتێکدا سەرکەوتنی بەسەر شەڕی داعشدا ڕاگەیان سەرکەوتنی یەکجارەکی کە ئێستاش نائەمنی و نەئارامی لەو ناوچانە هەیە. شانە نسوەکانی داعش هێرشی سەرخاکی عێراق دەکەن لەلایەکی دیکەەوە ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی لە نێوان سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە هەیە. هێرشەکانی داعش بەسەر سوپای عێراق هەر بەردەوامە و سەرکردە شیعەکان داوای دەرکردنی هێزە بیانیەکان لە عێراق دەکەن. سوپای عێراق و عێراق خۆی توانای پاراستنی خاکەکەی هەیە بەبێ هێزی بیانی بەبێ هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش و دژی تیرۆر. ئەم نائەمنیانە بۆچی ڕوودەدا ئەگەر هەیەی؟ يعني كان تصريح لێدوانەکەی سەرۆک وەزیرانی پێشوو دکتۆر حەیدەر عەبادی بە وردی نەبووە و من پێت دەڵێم لە ئۆپەراسیۆنەکانی ئەم دواییەدا کە لە نێوان ئۆپەراسیۆنە هاوبەشەکاندا لەگەڵ لە نێوان پۆلیس و هێزەکانی سوپا ڕوویدا هەروەها سوپای عێراق و حەشدی شەعبی تێیدا بەشدار بوون لە کەرکووک و ناوچەکانی دیکە. من ئێستا دەڵێم کە لێدوانەکەی حەیدەر عەبادی لێدوانێکی سیاسیە، لێدوانێکی سەربازی نییە. و پێشتریش دووپاتم کردوتەوە کە ئێمە هەندێک ناوچە لە بیابانەکان و ڕۆژاوای ئەمبار هەن کە تا ئێستاش لە دەست داعشدان. ئێستاش کەواتە داعش هەیە، داعش بمبەر نەبووە و لە زۆر شوێنی عێراق بەربڵاون. سیستەمی گەندەڵی بەردەوامە تەنانەت لە وەزارەتەکانیش. ئەوەش بەهۆی 110 ملیۆن دۆلار کە گرێبەست کراوە بۆ ئەوەی سوپای عێراق پرچاک بکرێت تا ئێستا ئەو چەکە نەگەیشتووە، ئەو ڕێکەوتنە نەگەیشتوە تا بواری جێبەجێکردن و فڕۆکەکانی تورکیا. ئەگەر باز بکەین دەستدرێژەکانی سەر سنووری باکووری عێراق لەلایەک و ئێستا ئێمە بەڵێ تا ئێستا حکوومەت سوپای عێراق لە ڕووی پرچەکردنەوە کەم و کوڕی هەیە. ئێمە کەم و کوڕیمان لە تانک و زریپۆش و لە کامیۆن و لە فڕۆکە و لە هەموو شتێک هەیە. تا چەند ڕێکەوتنێکیش کراون بەڵام لەم باشە. بەڕێز جەزایری لە مانگی 2022 وەزیری بەرگەری عێراق ئاماژەی بۆ کرد بە پێ و پلەپەندیانە جێشی عێراقی لە ئاستی 57مین هێزەوە هاتۆتە ئاستی 34مین هێز کەواتە ئاستی تواناکانی بەرز بۆتەوە. بەڵام جارێکی دیکە بۆ پلەی 45 ئاستی بەرگری عێراق هێزی سوپای عێراق دابەزی لە کاتێکدا کە زیاترین بودجە بە بڕی 19 میلیارد دۆلاری بۆ تەرخان کراوە لە ساڵی 2021 لە بودجێ بەرگری عێراق. ئەی بۆچی ئەو بەو بوجە لوزە بەلاحە توانای بەرگری سوپای عێراق و ئاستەکەشی بۆ شێوەیە دابەزیوە؟ لە کاتی داگیرکردنی عێراقەوە لە ساڵ 2023 تا ئەمڕۆ هێزەکانی هاوپەیمانان کە نوێنەرایەتی ئیدارەی ئەمریکا بەریتانیا دەکەن بڕیارێک هەبوو کە برایمەر ڕەزامەندی نیشاندا بوو لەسەر هەڵۆشانەوەی سوپای عێراقی. ئەمە کاریگەری زۆری لەسەر ئەو جەنگانە هەبووە کە ڕوبەڕووی عێراق بوونەتەوە لەسەر هەروەها لە ساڵی 1991 هێرشی عێراق بۆ سەر کوێیت ئەمەش کاریگەری هەبووە بۆ دابەزاندنی ئاستی توانای سەربازی سوپای عێراق. ئەمڕۆ سەرۆک وەزیران و فەرماندە گشتی هێزە چەکدارەکان بڕێکی زۆری پارەیان بە وڵاتان بە ئەمریکا داوە بۆ ئەوەی سوپای عێراق پرچەک بکات. بەڵام ئیدارەی ئەمریکا پابەندە بووە بەو ڕێکەوتنانە لەو هەنگاوە پاشگەز بۆتەوە و سوپای عێراقی پرچەک نەکردووە، هیچ پێداویستێکی سەربازی پێنەداوە. ئەمە هەمووی کاریگەری هەبووە و ئەبڕێک گوژمەیەکی زۆری پارەش لەو پێناوەدا خەرج کراوە
و تا ئێستاش ئێمە سیستەمی ڕاداری ئەلکترۆنیمان نییە. سوپای عێراق لەو پێداویستیە سەربازیە سەردەمیانەکان بێبەشە، بەڵام ئەمە سیاسەتێکە تایبەتە بە ئیدارەی ئەمریکا و هاوپەیمانی داگیرکاری خاکی عێراق. ئیدارەی ئەمریکا ئەوان بەرپرسن لە تێکچوونی ئاسایشی ئەم وڵاتە. دۆسیەی سەربازی بەرپرسیارەتی دۆسیە سەربازی لە ئەستۆی ئیدارەی ئەمریکا و هاوپەیماناندا. بەڵێ ڕێز عەبدوڕەحمان جەزایری شارەزای سیاسی لە ڕێگەی سکایپەوە لە بەغدا لەگەڵمان بووی. سپاس.